أعوذ بالله من الشيطان الرجيم والذي أرسل رسوله بالهدى ودين الحق ليظهره على الدين كله وكفى بالله شهيدا محمد رسول الله والذين معه أشداء على الكفار رحماء بينهم تراهم ركعا سجدا يبتغون فضلا من الله ورضوانا سيماهم في وجوههم من أثر السجود ذلك مثلهم في التوراة ومثلهم في الإنجيل كزرع أخرج شطأه فآزره فاستغلظ فاستوى على سوقه يعجب الزراع ليغيظ بهم الكفار وعد الله الذين آمنوا وعملوا الصالحات منهم مغفرة وأجرا عظيما صدق الله العظيم. عزيزان امرو أعوتا بمناجات سرودي آيني لم تورا لەگەڵتان نابین بێگومان زۆرن ئەو کەسانیان ئەو لایەنانی لە بواری مناجات و سرودە ئاینیەکانە چالاکیان هەیە و لێرە و لەوێ دەرەکەون یەکێکیش لەو گروپانە گروپی دەفیمانیەیە کە کۆمەڵە گەنج تێیدا ڕۆڵ دەگێڕن و سرودی ئاینی و دەف دەژەنن ئەمڕۆژ بە خۆشحاڵیەوە لە پایانی ڕۆژ میوانن کۆمەڵێک بەرهەمی جوانی مناجاتمان پێشکەش دەکەن کە هەرێک لە بەڕێزان ئەنەس ئەبوبەکر وەک سرودبێژ لێرەیە و هەروها بەڕێز مەلا ئیکرام کە بەڕێزیشان سرودبێژن لێرن و بەڕێز مانی عەتا دەفژەن بەخێر بێنێ خوا خۆشحاڵین بابا دەبوونتان لەگەڵمان بەخێر بێنێ جا سەرەتاش مەلای کاک ئەنەس کاک ئەنەس سڵاوی خوات لێبێت بەخێر بێ یاخوا پێم بڵێ گروپی مانی چییە کەی دروست بووە و لەکێکەوە لەگەڵ ئەم گروپەیە بەڵێ ڕاستی سەرەتا دەستخۆشتان لێ دەکەم و ئێمە تەقریبەی بۆ ساڵێک ڕوام گروپماندانەوە و لەم گروپەدا ئێمە بێ پارە بێ شتێک خزمەت بە گەلی کوردستان و بەم نیشتیمانە دەکەین و ویسمان هەر وەک ببینە یعنی دەست پێشخەرێک بۆ ئەم خەڵکە و لە بابەتی مەولود و قورئان خوێندن و سرودا بە زۆری دەرکەوین و لەلایەنی چێ سەرپەرشتی ئەم گروپەش دەکا مامۆستا ئەحمەدە کوڕی مامۆستا مەلا محەممەدی مزگەوتی گەورەیە هەر ئەو هاوکاری گروپەکە دەکا و شتکردین و یعنی پێداویستیان گروپە بەدەستەوەیە کەی دامەزراوە تقریبەی بۆ ساڵێک ڕوە 2025 بوو بەس مانگی سی بوو مامۆستا مەلا ئیکرام بەخێر بیت یاخوا بەخێر بیت بەڕاستی بەبێ مجاملە کەم کەسێ بتوانم بڵم وڵا سەوتت خۆشە بەس ئەم ڕیتمەی پێت خوێن نازام چ مەقامێ بوو بەڵام زۆر تایبەت بوو لای من دڵنیام لای بینەران و بیسەرانی شەروا بووە جەنابت لەم گروپەیەیت لەگەڵ ئەم گەنجانەیە کە خۆشت گەنجێکی بارەمەندیت تۆ زیاتر قورئان ئەڵی لەگەڵیانە لە مناسەباتەکانە یان سرود و مناجاتی ژەڵی والله هەم سرود هەم مناجاتیش و هەم قورئان خوێندنی زۆر کاتیان خوێنم لەگەڵان خۆی گەورە جەزات باتەوە هەست دەکەم مامۆستا خۆی لەگەڵ بوو جۆرە خوێنە ڕاهاتوە یان ئەوە تا ئەمە شازێکی وەڵای زۆر کاتێ
بەوشەوە مرتاحم خۆشم بە خوێندنی قورآن بەوشەوە زۆر مرتاحم. باشە مامۆستا لەگەڵ قورآنە دەست و پەنجەت نەرمە چەند جوزت لەبەرە یان الحەمدوللا تقریبا نزیکی 13 بۆ 14 جوزێک تەمەنە چەندە مامۆستا؟ 26 ساڵ. لەو تەمەنەیە ئەوەنە جوز قورآن دەبەرە خۆی گەورە بەرەکەت خواتە تەمەن خوا بەخێر بێ دووبارە. بچینە لای کاکەمانیش کاکەمانی سڵاوت لەبێ بەخێر بێ دووبارە. تۆکو دەفژەنێ ئەمڕۆ لەگەڵ مانای جا بەڕاستی دەفژەنین بۆ خۆیمە بەهرەیە فێربوونیشی کاتێکی زۆریەوێ کەی بوو فێری دەف بووی و چۆن پیاوەندیت کرد بەم گرۆپەوە؟ منە لە مناڵیەوە یعنی خولیای دەفەمەوە لە ڕێگەی مەول و نامە و مزگەوت و شوێنەکانەوە خولیای دەفلیانم هەبوو یعنی هەر خۆڕستکانە لێوە فێر بوو؟ هەر خۆڕستکانە لێوە لە مناڵیەوە خەریک بووم هەتاوکو ئێستا. فێربوونی دەف ئاسانە یان قورسە؟ وڵی ئەتوانین بڵێ ئاسان توانین بڵێن قورسیشە. چۆن قورسە چۆن ئاسانە؟ هەنێ ڕیتمی قورسە هەتا فێرەبی بەڵام منیشتیە ئاسانە سە بۆ منە گرتنەگەنێ ڕیتمی تریەیە. بینە لای کاکە ئەنەس بەرهەمێکمان پێشکەشەکە ئەنەس جان. دەمێکە دیل لە ئومەتت بەدەست عەدوی دینەوە عەجەب زەلیلە ئومەتت لە خەستەخانەی غەماوەها عەلی لە ئومەتت بە چێرە زەردیا ئەڵێی دووچاری سیل لە ئومەتت دەوای ڕەحم و لوتفی تۆ هەمیشە ئینتیزارەکە خۆش ئەو دەمەی کە ڕۆژ و شەو تەوافەکە ڕەواقی تۆ خۆش ئەو دەمەی کە ڕۆژ و شەو تەوافەکە ڕەواقی تۆ خۆش ئەو سەرەی کە کەوت بێ لە کوچە و سوقاقی تۆ بەتیکە تیکە بێ دڵێکەنەی بێ ئیشتیاقی تۆ حياتي من وصالي تو مماتي من فراقي تو بەڵێ پەری خەیاڵی تۆ عیلاجی شێت و هارەکە مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم على حبيبك خير الخلق كلهم بفيزي بانتهاء مرج رحمة خدا لبو إمام الهدى متاقمي سوء مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم دلم تقول من بلبل لبو سروني دلم خندبك صفا مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم محمد أشرف الأعراب والعجم محمد خير من يمشي على قدمي مولاي وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم قسم بآيني تو بسري ياسيني تو رست بناسيني تو بشر
خدا مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. يا ربي صلي عليه يا ربي صلي عليه وعلى آل مصطفى مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. يا ربي بالمصطفى بلغ مقاصدنا واغفر لنا ما مضى يا واسع الكرم. مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. اللهم صل على دلتان خۆش بێخوا جا کاکدانە مەولای ساڵیەکێکە لەو سرود و مناجاتانەی قەت بەسەر ناچێت هەر کاتێکا گوێی لێ بگری خۆشە و تایبەتە دەستان خۆش بێخوا هەڵبژاردننی ئەو تێکستانەی کە ئێوە لە مناجاتەکان ئەڵەن هەری شاعیرە گەورەکانی کوردیان ئەو تا ئێوە بە چ شێوازێک ئەو تێکستانە هەڵبژێن؟ وڵای ڕاستی ئێمە بە زۆری لە شاعیرە کوردەکانەوە سرود قەسیدە و شعر وەرەگرین بۆ نمونە ئێستا مامۆستا پێخۆت شعری زۆرە وەک لە یەکێک لە شارەکانی لەو ڕۆژەوە ڕۆژە تۆراوە دڕی من زۆرم خەسیدەیە یانم سرودە لە مەولودنامەکانە یا لە فیستیڤاڵەکانە زۆر بەرگوێمانەکەوێ. مامۆستا ئەم مناجاتانە ئەم سرودە ئاینیانە بگومان بابەتێکی ڕۆحین بۆ مرۆڤ و مرۆڤ زۆر زۆر ئاوێتە ئابێ لەگەڵیە تا چەندێک پێت وایە ئەم شعرانی کە شاعیرانی گەورەی کوردوتیانە بۆ خۆی بابەتێکی زۆر گرنگە ئێمەش لە ڕێگەی ئەم مناجاتانەوە توانین زیاتر هەم بە شعرەکان بچینەوە هەمیش لە ڕووی ڕۆحیەوە پێی ئاسوودە بین. وەڵا زۆر تەئسیرەکە نەک لەو کەسەی کە بۆ نمونە ئەی خوێنێتەوە کەسی بەرامبەر کە گوێی لێگرێ لەوانە بێ کەسی بەرامبەر زیاتر تەئسیری تێ بکە ئەو شعرێک کە بۆ نمونە من ئەی خوێنمەوە جەنابەت لەوانەیە تەئسیری زیاتر لەسەر بکە بۆەوەی ئەو شعرە تەئسیری لەسەر بکە. الله يا الله الله لبيك الله يا الله الله لبيك يا رسول الله سلام عليك يا حبيب الله سلام عليك. خذ جنبه ومالان وبحاوى خذ جنبه ومالان وبحاوى بسر ماليني رسول الله بسر ماليني رسول الله الله يا الله الله لبيك يا رسول الله سلام عليك يا حبيب الله سلام عليك. خذ جنبه ومالان وبحاوى بسر مرقادي رسول الله هر وقت حاجيان لا دور بيت الله لدور قريم يا رسول الله لدور قريم
رسول الله الله يا الله الله نبي يا رسول الله سلام عليك يا حبيب الله سلام عليك لن يوشاواني هر نور داباني لن يوشاواني هر نور داباني يا رسول الله توشن الناس داري يا حبيب الله توشن الناس داري الله يا الله نبي يا رسول الله سلام عليك يا حبيب الله سلام عليك لناو بركايا هندێک پرۆڤی دەفمان کردوا بوو یەکێک لەوانی سرنجی ڕاکێشام تۆ ڕیتمێک ڕۆشتی و جوابی هەیتەوە ئەومان پێشکەشەکەن ئێستا مامۆستا بۆی بەرنامەکە زیاتر نورانیکەن هیچ شتێک نییە بەقەدەر قورئان بابەتەکانمان بڕازێنێتەوە من حەزەکەم چەند ئاەتی کە لە قورئانی پیرۆزمان بۆ خوێنی هەر بەو ڕیتم و بۆ دەنگەی پێشوو أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم كمثل الذين من قبلهم قريبا ذاقوا وبال أمرهم ولهم عذاب أليم كمثل الشيطان إذ قال للإنسان اكفر فلما كفر قال إني بريء منك إني أخاف الله رب العالمين فكان عاقبتهما أنهما في النار خالدين فيها وذلك جزاء الظالمين يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون صدق الله
الله العظيم. خواهی گەورە پاداشت باتەوە. مامۆستا جەنابەت بە چ قاریئێک زۆر سەرسامی و حەزەکەی لاسای ئەو بکەیتەوە؟ وەڵای قوربان عێراقیەکان ئەگەر وەکو عێراقیەکان بڵێ تەقلیدیان بکەمەوە سەوتی وەلید ئیبراهیم هەمووەکەوەی خۆی هەم ئەو نابینام منیش نابینام حافظ قورآن بووە زۆر تەئسیری لەسەرمەیە سەوتی زۆر کاریگەرە لەسرم. ئەی جیهانێکە وەڵای جیهانەکان زۆر سعد غامد بەتایبەت کۆنەکان مەبەستمە کۆنەکان منشاوی و عەبدولباسط زیاتر منشاوی بەس لەم تازانە سعد غامدی زۆر سەوتێکی حەزین و خۆشی. بچینە لای بەرهەمێکی تر. منیش پێم باشە بەرهەمێکی ترمان بەرهەمی سێمتان چییە؟ بازم کۆتا بەرهەمیشتانە؟ مەڵە بڵێ قەسیدەی دەروون پڕ لە زانە. باش فەرموو لە خزمەتانەیە. درون پر لازم زمن گرانا دوای دردکم پیغمبر یانا ای دوای دردکم ولا مدینه هلا روزك يا رسول فرموي آدي بلال يان وابي رحمي ناكي سردان مان كبانجي فرمو يا نبي قشنكي قريان ديان هاتاوا ای پیغمبر درون پر لازم زامتن گرانا دوای دردکم پیغمبر یانا ای دوای دردکم ولا مدینه ولا روزاكي طالمينا حوشاي مدينة دايم پر نورا چوكا پیغمبر لاوي حزورا كتاقت اقري لدرد دوری مگر خدا خوی پیم با صبوری درون پر لازم زامتن گرانا دوای دردکم پیغمبر یانا ای دوای دردکم ولا مدينة على روزك طه لمينا يا رسول الله سردار وعزيز صلاة الأمدي ظلم خافي لو خوشيا ويلانا ورحمات لبين ماضاك من باري حازم درون ورقازم زامة انقرانا دواي درداك بغامر يانا دواي دردك ولا مدينة ولا روزك طه الأمينة دەستان خۆش بێت چینە لای مانی بە تاق تەنیا خۆت دەفێکمان بۆ بژانە.
كاك أنا تو هي شعرك هي بتنيا فشكش مامكي ما شاء الله لخدمت أنا تدخل شعري شي زور خوشي إمام صابي خدا والله هل بقوم زوجة لما الله أجر بيتاخذ ما واخذنا أمر بيمي إن شاء الله لو راج ورويشت وتورا ودلي من هارچان دقرم بسرشين ما ودلي من أخوابت الشاخي كوغير سا ودلي من يا خوابت داوي كوسوتا ودلي من يا خوابت داخي كوسوتا وضلي من أوهام دمي غام خوار ونديمي من يا رب أو ما حرمي أسرار قديمي من يا رب أو جوهر شهوار يتيمي من يا رب كنت تتبحرك وخنك وضلي من كنت تتبحرك وخنك وضلي من آي لدلي من واي آي لدلي من يان لدلي من دەست خۆش گروپی دەفی نامی ئەخوا بەخێر بێن خۆشحاڵ بووین هەریەک لە کاکە ئەنەزەبوو بەکرد مامۆستا مەلا ئیکرام هەروەها مانی یەخوا بەخێر بن مانی عەتا یەخوا بەخێر بن جا ئێمە حەزەکەین مامۆستا کۆتایی بە پرۆگرامەکانین بەڵام ختام و هومیستێک تۆ بە قورئانێک دوایی کۆتایی بە پرۆگرامەکە بێنە با من و هۆنیا خان ئەوەی کە هەیە خوا حەفیزە بکەین باشە خۆشەویستان بەم جۆرە کۆتاییمان هێنا بە پرۆگرامی ئەمڕۆی پەیامی ڕۆژ تا هەفتەی ئایندە پشت بەخۆی گەورە لاڵقەیەکی نوێ هاوکارانمان بە ئێوەی ئازیز و خۆشەویست شاد بنەوە هەموو لایەک بەخۆی گەورە سپێرین تەندروست باش بن خواتان لەگەڵ سپاردەی خۆی گەورە بن ئێمە لەگەڵ ئەو قورئانە خۆشە بەجێتان هێڵین أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم عسى ربه إن طلقكن أن يبدله أزواجا خيرا منكن مسلمات أزواجا خيرا منكن مسلمات مؤمنات قانتات تائبات عابدات سائحات ثيبات وأبكارا يا أيها الذين آمنوا قوا أنفسكم وأهليكم نارا
وأهليكم نارا وقودها الناس والحجارة عليها ملائكة غلاظ شداد لا يعصون الله ما أمرهم ويفعلون ما يؤمرون. صدق الله